طبعا خودی ئەو ڕۆژەی دەسێکەوێت یا زیینووی کە تۆ ڕۆژەکەیتەوە نەمردووی زیینووی تایە و نیعمەتێکی گەورەیە چکە لەوانەیە کۆمەڵێشت کە لە ژیان تا کردبێتێ پیای ڕانەگەشتبی لەو ڕۆژەیە پیای ڕابگەی و ئەوە ببێتە هۆی بەدەستهێنانی لێخۆشبوونی خوای پەروەردگار و بەدەستهێنانی بەهشت هەر کە ڕۆژەکە کە پێدەداتەوە لەوانەیە ڕۆژەی کە خوای پەروەردگار بە تۆیەدا بۆ نمونە سبەینێ بەیانی هەڵەسی ڕۆژەکەیتەوە ئەوەی تر گەورەترین نیعمەتە بۆ تۆ کە فریا کەوتی نوێژەکەت بکەیت و ذکری بە خەبەر هاتنەوە بخوێنیت و بەرەو مزگەوت کەویتە ڕێ ئەوەی تر نیعمەتەکانە می تەواو بێت لە گەورەییان بۆ تۆ بۆیە حەسەنی بەسریە فەرمێ هەر ڕۆژێک کە ئەڵڵا جەلە جەلالوهو پێدایتەوە بە گەورەترین نیعمەتی بزانە بەسەر خۆتەوە چونکە هەر لەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار بە توێیە هەزاران کەس بە کوفرەوە مرن هەزاران کەس ئەو نیعمەتی ڕۆژیان نییە تەوبەی تیا بکەن کردداری چاکی تیا بکەن توێکێکی لەوانەی کە ئەڵڵا جەلە جەلالوهو هەڵی بژاردووی بۆی تەوبەی تیا بکەی کردداری چاکی تیا بکەی و بە ئەعمالی ساڵحەوە بگەڕێیتەوە